خەڵەوی ژیانی مستەفای سەخت کردووە. ئێستا کێشی نزیکەی 300 کیلۆیە و بەردەوامیش لە زیادبووندایە. بۆ پەیداکردنی بژێوی ژیانی لە بەردەم مزگەوتی گەورەی سلەیمانی سیواک و تەسبیح دەفرۆشێت. بانیان 1 ساعت ئەوسم بۆ تەکسی هەتا ئێمە وێرە. نانی تەکسی ئەڵێ ناوەزنانە بۆ سەرەی پارەی نەبێ. پارەکە مەسەڵەن 2000 3000 بە تەکسیات شەمبەی مشکلەی نییە کابرا. بەزەڵێ یان کوشنەکە مەشکێ یان دەبڵەکەم تەواو نییە مشکلایان زۆرە یان نەچی بۆ دەرەوەی شاریشی دایرەیەکە تێبێت لەم ڕۆژانیشی دایرەمانە بۆ هەڵەبجە ڕۆشتوین 5-4 تەکسی ڕۆشتووە اینجاوی کە منی بردووە. بە دەروێژ مستەفا بانگی دەکەن زۆربەی خەڵک خۆشیان دەوێت. زیاتر لە 20 ساڵە بێت لەم ناوەیە ماوەیەکی زۆر لە ناو مزگەوتەکەدا ژیانی بەسەر ئەبرد. ئێستا حالیان لە ژوورێکی چوارگۆشەی بچکۆرەدا ئەژی. بەهۆی زۆری کێشی لەشیەوە زۆر بە زەحمەت دەتوانێ بڕوات. ئێستا لە ژوورێکدا بەتەنها دەژی. زۆر احتیاجیش نانەخۆین بانیان قاپی شۆربە دوونان پارەوانە. ناتوانێت هیچ کارێکی ڕۆژانە بۆ خۆی ئەنجام بدات بۆیە هەندێک جار خەڵک هاوکاری دەکەن. شەوان من ناتوانمەوە بخەوم ئاخین چێم ئەبێ ئاوە و قیب ئاوەشەوە تا بەیانی ناتوان پاڵکەوە مەخین جێم هەناسەم نامێنێن قەتا بێ هەنێشتێ بخین جێم. بەهۆی نەخۆشیەکەیەوە لە زۆربەی خۆشیەکانی ژیانی وەک گەنجێک بێبەش بووە. لەبەر موسڵمانیەتی لەبەر دینەکە ژن ئەدەنێ ژن دایاتێ ئەبێ یەکەم بە خێویکەی یەکەم دووەمیش ئەبێ بچی بۆ لای ئەمە نییە تۆ مالی کەیت و بڵێ کارەکەر نییە ژن بێ بۆ دۆ خزمەتە کات و تۆ بەلایە نەچیان مناڵێکە نەبێ. بێجگە لە نەخۆشیەکەی چەند ساڵێکیشە تووشی نەخۆشی شەکرە و پەستانی خوێن بووە. کاتێ کە پێویستی بارستەی لەشیان وات شتێکە بۆ پۆلێنی قەڵەوی بەکارێنین لە چل تێپەڕی ئەبێ بە نەخۆشیێکی کوشندە. ئەمەی مستەفا وەکو ڕیخۆڵە کوێرەیان گولەیەک یەکێک گولەیەکی بەرکەوێت چەند خێرایە چارەسەرەکەی ئەبێ وا بە خێرایی و بە کوتوپڕی بکرێت دەنا هیچ کەسێ گرنتیەوە نایەت کە ماوەیەشی کەمی تر بتوانێ بشی. مستەفا زۆربەی کاتەکانی بە گوێگرتن لە قورئان و زیکرکردن بەسەر دەبات. مستەفا گەنجێکی تەمەن 32 ساڵە. ئەو نەخۆشی کە بەدەستیەوە دەناڵێنێت و هەتاوەکو ئێستا هیچ چارەسەرێکی بۆ نەکراوە وای لێ کردووە کە لە کارەکەی دەگەڕێتەوە بە دیار تابوت و قەبرێکەوە تەنها بیر لە مردن بکاتەوە. ڤینا مۆفاق ڕوودا و سلەیمانی. بێگومان هونجی زانن و ئەف کەیسە نەکەیسێکە ئاساییە ئەف حاڵەتێک و مستەفا تێدا نە حاڵەتێکێک و کەسێک ji ber xwarinê û halê tê. Ev ji ber wêyekê ku hinek sedemên xwe yên pizîşkî li pişt hene. Sedemên wê gelek in. Lê em ê bizanibîn di nava berpirsiyara îro de ew çi sedemên ka Mistefa bûçî û halê hatiye çareserî ji bûyî wî çi ye rasta niştergerî bûtên kirin lê ji ber rewşawiya darayî nikare evan niştergeriyan encam bide. Evan niştergeriyan çima tirsî li ser jiyana Mustefayê heye. Kesanên din yên weke kesanên asayîn weke me. Em dikarîn xwe ji tiştekê wisa biparêzîn rastî ev ê nexweşiyê neyên rastî ev ê nexweşiye yan jî çend kesan ev nexweşiye digire ji çi çê dibe. îrod berpirsiyar de gel me bin ji ber ku di nava bernameyê da Mistefa li gel me ye pizîşkî jî li gel me ne em bizanîn ji aliyên wekên hikûmiye wekê berpirsiyar muxatabawana bikin bû kesanên weke Mustefayê çi tê kirin kesek ku li mala xwe weke ew dibêje ku xwarineka asayî jî dixwe lê berdewam kêşeya wî di zêdebûnê da ye niha rastî nexweşiyên mezin hatiye weke pestana xwînê weke cûrêdûyê şekirê kesan weke Mustefayê gel wisa berdewam bin weke doktor jî dibêjin me tirsî ser jiyanê heye
لێ دوور بە ڕاستی هەنێک نەخۆشین وەکە شێرپەنجەیەتێن ڕاستی نەخۆشیên ji karkeftina gurçîskan ji karkeftina cigerê û gelek nexweşiyên wê din jî li pey tên ku ev hemû li dawiyê dibin sedemayekê ku nexweşiyên dilî çê bibin. Îrû berpirsiyar dal gel me bîne Mustafa pişî demekê Kurd dê bibe mêvanê me li destpêkê bilan bizanîn kav çi nexweşiye bi rastî jî nexweşiye û Mustafa li çi qunax tûj bûye dikarî xwe jî biparêze yan jî niha ji dest derketiye ku êdî parastin nabe. Birêz Diktor Hîwa Ehmed pispirên şergeriyên giştî ji bajara Silêmaniyê li gel me dibe gel birêza Mustafa muwefeq û ew li gel me dibe û dîsan birêz Emer Gulpî rêveberê giştiyê çavderî û geşepêdana civakî ya li Silêmaniyê bu kesên weke Mustafayê kaw dikarin çi bikin. Birêz Diktor Hîwayî ez ê ji wî dest pê bikim. Birêz Diktor zor spas ke mêwanî em ê berpirsiyarît. Em ê bizanim ew Mustafa çi ye? بەڵێ دکتۆر فەرموو. پرسیاریان کرد بەڵێ پرسیاری من ئەوەیە بەڵێ حاڵەتی بەڵێ مستەفا بەڕێز. چییە نەخۆشیە یان چییە؟ بەڵێ مستەفا لە ئاستێکی قەڵەویایە کە زۆر دەگمەن لە کوردستان نەخۆشی وامان دیوە هێندە قەڵەو بێ ئێمە پۆلێنی قەڵەویەکە بە چیەکەین پێرستی بارسەی لەش کە ئەویش چێش دابەشی مەتر دووجا درێژی مرۆڤەکەکەین ئەگەرێکێ لە چل بەرەو سەر بێ پێوترێ قەڵەوی دەردە قەڵەوی کە بە ترسناک دامرێت و پێویستی بە چارەسەرە بە زووی بەڵام مستەفا گەیشتۆتە 103 واتە باری تەندروستیەکەی هێندە ترسناکە ئەگەر بەبێ چارە بمێنێتەوە جگە لە شەکرەکە و جگە لە فشاری خوێنەکەی کەوا وەکو پێشتری شتم گرنتی نییە بۆی کەوا ماوەیژی تر بژی ئایا بۆچی وای لێ هاتووە ئەشێت لە سەرتاوە هۆیەک لە یەکێ لە کوێرە گلاندەکانیان هەبێت لە ژێرمێشکە گلاند لەسەر گورچی لە گلاند لە گلاندی ملە قۆرتەواتە پەریزادە کە بوو بێتە هۆی ئەوەی کەوا ئەو زەی وەریگرتووە زیاتر بێ لەوەی کەوا لەشی پێویستی پێیەتی بەڵام کە کاتێک پێویستی بارسەی لە شەگاتە چل ئەگەر مرۆڤەکە دەمیشی داخا هیچیش نەخوا بەس ئاو بخوا بەرەو قەڵەویە ڕوات بۆ چونکە کۆمەڵی هۆرمۆنی تریتیا گۆڕێ یەکێ لە هۆرمۆنانە لەسەر گەدەیە پێوترێ گریلین کە ئەمە زۆر بوو ئەگەر مرۆڤەکە هیچیش نەخوات هەر بەرەو ئەوە ئەچێت کە قەڵەو بێ و چێوی لە لەشیادانێت ئێستا کێشەی مستەفا کێشەیەکی کوتوپڕە کیشەیەکی مرۆڤانەیە و ئەبێ زۆر بەپەلا و ئێمە ئامادەین لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەی فێرکاریش ئەم بەیانی قسەم کرد ئامادەین وەکو تیمێک مستەفا بگرینە خۆمان هەوڵ بین کە هەموو لایەنە شێواوەکانی تەندروستی هەر لە فشاری خوێن لە دەردە شەکرا لە کاریگەری لەسەر گورچی لێ هەیە لەسەر دڵی هەیە ئەمانە هەمووی چاکەین دوای بیر لەوە بکەینەوە کە کێشەکەی زۆرە بەرگەی بەنج ناگرێ بیر لەوە بکەینەوە کە بە ڕێگەیەکی ئاسان کە بەنجی گشتی نەوێت وەکو باڵۆنی گەدا هەوڵ بین 50 کیلۆیەک دابەزێنێ لە ماوەی لەوانەیە چەندمانیشی بێ دوای ئەوەی کە هاتە نزیکی 250 کیلۆ ئەو 300 کیلۆیە لە 250 کیلۆ ئەوسا هەر بە شێوەی تیپێک کە بریتە لە دکتۆری دەرونیتیایە دکتۆری هەناویتیایە دکتۆری نەشتەرگەری قەڵەوی وەکو من و دکتۆر سیروان عەبدوڵایتیایە دکتۆری ئێسک و دکتۆری شکاوی ئەمانە هەمومان ڕۆژانە بە دوایە بڕۆین لە نەخۆشخانەی فێرکاری لە سلێمانی تا بتوانین کێشەکەی هێندە دابەزێنین کە بتوانێت بەرگەی نەشتەرگەری بگرێ ئەوسا نەشتەرگەریەکەی لەوانەیە بە قۆناغ بێ دکتۆر پێویستەکە کە لە 100 تا 5 گەدەی لابەرین بۆی کەوا 50 کیلۆیشی چارەسەری مستەفا تەنیا لە ڕێگەی کەم خواردنە بۆ ئەوەی کەوا بۆی کە بتوانێت زیاتر دابەزێ و ببێتەوە بە مرۆڤێکی ئاسایی
یعنی ئێستا مەبەستت چارەسەری مستەفا تەنیا لە ڕێگەی ئەوەیە کە ئەبێ خواردنی کەم بکرێت لە بەروا باسی نەشتەرگەری و بچووکردنی یان ژرابردننی مایدە ئەەکەن؟ بەڵێ پێویستەکە لە سەرتاوە لە ژێر چاودێری ئێمە خشتەیەکی خواردنی بۆ بکەین کە چەند چیلۆیەک تا 10 چیلۆ دابەزێت دوای ئەوە باڵۆنی گەدەی بۆ دائەنین ئەمە ژیارمەتیە 30 تا 40 چیلۆ دابەزێت ئەوسا بەرگەگرتنی بۆ بنچی گشتی باشترە بێت ئەنجا ئەتوانین قارسی گەدەی بۆ بکەین یعنی لە سا هەشتای گەدەی بۆ لابەرین ئەگەر پێویستی کرد لە قۆناغیشترا دوای چەند مانگێک لە نەشتەرگەری یەکەمەوە لەوانەیە گەدەی بنووسێنین بەڕیخۆڵەوەی ئەوە یارمەتیات کە ببێتەوە بە نزیکەی نیوەی کێشی یان کەمتر لە نیوەی کێشی. باشە لەگەڵم بمێنە دکتۆر زۆر سپاس دەکەم مستەفا لە ڕێگای تەلەفۆنمان لەگەڵە هەرچەندە کامێرەشمان ناردبوو بەڵام لەبەر کێشەیەکی تەکنیکی ناتوانین لە ڕێگای دەنگ و ڕەنگەوە لەگەڵمان بێ بەس توانین لە ڕێگەی دەنگەوە لەگەڵمان بێ بەڵام خۆتان ئەبینن وەزعی مستەفا ئێستا چۆنە و خۆتان دیمەنتان بینی لە ناو راپۆرتەکەشە. مستەفا زۆر سپاس دەکەم کە میوانی ئێمەی بەرپرسیاریت لە کێکەوە دەست پێ کردووە کە ئاوا کێشت بەرەو زیادبوونەوە ئەڕوا من لە مناڵەوە هەروە بووم بەزا ئەوە نەبووم بەجارێ بەس ڕۆژ زیاکە هەر خۆت وایت مستەفا لە ماڵەوە ئێوە چەند خوشک و بران یان بەتەنیا یان ئەوانی تری شوان نەوەڵاوانی کەوان دایکمان هەروە بوو. یعنی مەبەستە چییە؟ ینی چوویتە دکتۆر چوویتە پزیشک لای پزیشک پێش ئێستا وای بزانیت ئەوە بۆچی ئەوە قەڵەوە بیت؟ بەڵێ هەموو دەرمانێکمان خواردووە. ئەوان ئەڵێن چی لەبەر چییە؟ دەرمانی گیامان خواردووە ئەنوان دەرمانمان خواردووە چوینە بۆ لای هەموو دکتۆرەکان چوینە بۆ زۆربەی دکتۆرەکان گەڕاوین ڕۆشتین پرسیارمانێ کردوون. مستەفا دکتۆرەکان ئەڵێن لەبەر چییە؟ والله ئێستا من چووم هەرێکی نەوای قساکە هەرێکی شتێکمان پێڵێ دەمێکەڵان بە عەمەلیات تۆ دەرناچی عەمەلیات دەرناچی لێ دکتۆری بەنج واڵێ ئەمە بەم دواییانە بە تۆ وتراوە ئاوە بەڵام پێش ئێستا وا نەبوو وتیانە بە من ئەوسا کە چوومە بۆ دکتۆرەکانی تر سەمونی جۆیان بۆ داناوم ئەمە مەخۆ ئەوە بخۆ ئەمە بخۆ ئەمە ئەمە مەکە هەمی کردومە چی باشە پێم بڵێ مستەفا ئێستا تو ڕۆژانە چییە خۆیت؟ والله بانیانەکە بێ هەندوونان بە میسکێنەیەکەوە نێڕوان شتێکی بەسیتەکە بخۆمیان نەخۆ شتێکی بەسیت لای تۆ چییە؟ شتی بەسیت لای تۆ چییە؟ بەیانیان دوونانە خۆیت نیوەڕوان چییە خۆی توش ئێواران جێ خۆیت نانێ بێ خۆمیان نایخۆمیان شتێکی بەسیت باشە برنجە شلێ بەس خنگی بریشکەوە ئەوش بەقەدەر یەک نەفەرە نانی داتر نا دوای نەفەرێتر من نان ناخۆم لێیە. باشە هاتو چووی تو چۆنە؟ ڕۆژانە چەند هاتو چووەکەیت مەبەستم بە پێ ینی نەک بوو سیارە چۆکەم نە قاچمەیە نە قوڵمەیە ئێرە بۆی بڕۆمە هاناسەم نامێنێ هاناسەم بوونە بێ پێش ئێستا شوا بوویت بەس یان ئەمە چەند ساڵە ئاوا وەزع بەرەو خراپبوون ئەڕوا؟ وەڵی ئین ساڵە هەموو ساڵەکە خراپشن. بۆچی؟ وەڵی کێشم زیاکە و هاتەکانم ئەوساوە و این سال زانیشمە کە هەمە شەکرم بۆ زەختمە بۆشت نوێ ساڵان دۆم ناوەتی نەچوون بۆ دکتۆر دۆم زان شەکرەمەیان زەختم هەیە خۆ ماو بەدڵ خۆ پێغەمەرەوە یاو باشە دکتۆرەکان ئەڵێن توش بە پەیامدەرێمە توتووە کە ئێستا نەخۆشی شەکرەت هەیە لەگەڵ پەستانی خوێن زەختشت هەیە ئەمە چۆن زانیت؟ چۆن زانیت؟ کەی چوویت بوو دکتۆر؟ والله نادیانم بۆ دکتۆر نادیانم چون بۆ دکتۆر و ئەو دکتۆرانە نادیان بۆ دکتۆرێکی تر و ئێستا مانگانە من دکتۆری خۆمەیە چوومە لای دکتۆری خۆم. باشە یعنی ئێستا تو چۆن چارەسەری وەرەگریت هی شەکرە و هی پەستانی خوێن هی زەخت؟ هەموو دەرمانم ئەی خۆم. هەموو دەرمانەی خۆیت؟ بەڵێ هەموو دەرمانی خۆمە خۆم زەختمەی زەختەکە خۆم شەکرا خۆم هەمومان دیاچم لای دکتۆری خۆم دکتۆری براهیمە نەجاری وەرزی دەستکەرە و باشە ئەو ئەڵێ چی؟ دکتۆر بە تۆ ئەڵێ چی؟ دکتۆر ئەو هەموو مانگێ حەسم بۆ نووسێ بدام بەڵام چۆنە شەکرەکانم چۆن ڕژین بودەکان چۆنە شتەکان چۆنە ئەو فەحتانە نووسێ باشە یاوە یارمەتیشمایە کە چم لە خەزخانە ئەیکەم. باشە
ئەی چۆن تۆ ئیشی تۆ چۆنە ڕۆژانە لە لای مزگەوتی سلێمانی مزگەوتی گەورە ئیشەکەیت ئیشی تۆ چۆنە ڕۆژانەی خۆمدانی شتلا مزگەوتی گەورە و قوچواک و قورعانم لە بەدەم هیچ کەملا نییە و توش من لە ینی بڵێم خەمەمدانیەکە مێش 6,000 بە قسێرا قبادم ئەوان ڕۆژانە چەند ئیشەکەیت ڕۆژانە چەند ئیشەکەیت یعنی چەند پارە ئیشەکەیت والله هیچ خۆ دەزانی نییە قورعانەگرەوەنە قورعانش سەرف نابێت فەیسبوک هەیە ئینتەرنێت هەیە چۆنم ئەی چۆن خەرجی دەرمانەکان پێیاکەیت بەڵێ چۆن خەرجی دەرمانی خۆت چارەسەری خۆت چۆنەکڕێت 6,000 تەمەمدانیم هەیە وەزەفێکی زان کۆشم یعنی موچەت هەیە بەڵێ هەمە بەڵێ باشە ئەی بۆ ئێستا خۆشمەوەشم هەیە ئەی بۆچی ناتوانانی چارەسەری خۆت بکەیت مادەم دوو موچەت هەیە ئاخە من کاو دوو موچەمەیە و 6,000 باشە 6,000 هیچ ناتوانانی بکەیت باشە ناوانێ 400,000 بێت 440,000 بە 400,000 بەرم خۆ زۆر نییە شتەکە پێم بە تەکسی پێم بە ناخوادم پێم بە حەبوو دەرمان باشە ئەی ماڵی خۆت براکانە دایکە باوکە بوو پەیوەندی نەماوە لەگەڵیان باوی هاوکاری بکەم نامێ بچمە ناو تەفاسیلی کومەڵایەتی خوا لێ خۆش بێ بەس ئەمە بزان بچ لەگەڵ ئێوەنی بوو هاوکاری تۆ لە من بکەن ئەوکم ئەمری خۆی کردووە دوو برامەیە ژنیان هێناوە دوو برامەیە ژنیان هێناوە باشە ئەو لای زەڕایانەوەیە یەکێ لە قاسوجەیە ماڵەکەی خۆم من ناتوانم هاتوو چۆیانکەم لەگەڵ ئەمانەشان ناتوانم بشین ژیان لەگەڵ ئەمانە قورسە دێنێ چۆنە باشە ژیان لەگەڵ ئەمانە تۆزە قورسە و باشە مستەفا ناتوانم هاتوو چۆکەم شخۆنە دوورەکان و قاچ خۆلم نییە و پشتم نییە و تاوانەجا و خزمەتم نەکرد باشە ئێستا تو وتت لە ناو راپۆرتاڵێت من ئامادەم نیشتەرگەری بکەم ئەگەر مەترسیشە بێ لەسەر ژیانم بەڵام چونکە پارەم نییە ناتوانم بیکەم بڵێ من هیچ سەرژەڵێم من ئامادەم نەشتەگەریەکەم بکەم لەسەر مەسئولیاتی خۆم خۆم ئەردن بەدەست خوایە خۆ دەستمان مردن نیە نازانین چێمرە چێمێنێ هەموو شتێ بەدەست خوایە باشە ئێستا دکتۆر هیوا کە میوانی بەرنامەی ئێمەیە ئەوان ئەڵێن ئەوان ئامادە لەگەڵ تیمێکی زیشکی لە خزمەت تۆیا بن بە قۆناغ چارەسەری تۆ بکەن لە نەخۆشخانەی ببوورە دکتۆر نەخۆشخانەی فێرکاری سلێمانی بەڵێ باشە ینی تۆ قەت سەردانی ئەو نەخۆشخانەیەت کردووە ئاگاولەیە وەکو من نەگەڕۆشت بم بۆ نەخۆشخانەیە وەکو جادە زەختم بەرز بێ هەناسم تون بێ یان کێشەی شەکرەم هەبێ یان زۆر یان باشە لەگەڵم بمێنە هیوا ببرە مستەفا لەگەڵم بمێنە بە تەلەفۆن لەگەڵمانیت دایمەخە ئەگەر تێبینیەکت هەبێ یان پرسیارێکە هەبێ یان شتێکە هەبێ حەزەکەی قسە بکەیت لەسەری ئەمەوێ داخل ببیت ئەمەوێ قسە بکەیت بەڵام با یەک پرسیار لە دکتۆری واش بکەم دکتۆر ئەمەوێ بزانم قوناغەکانی چارەسەری مستەفا درێژن یان تا چەند ئەخایەنێ بەڵێ قۆناغی یەکەم ڕزگارکردنێتی لە مردن بەوەی کە بتوانین دەردەشەکرە و فشارەکەی و هەموو ئەو شتانی تر کە شاراوەشە بۆ خۆشی ئێمەش نەماندیوە نەخۆشەکە ئەوان هەمووی چارەسەر بکەین ئەمە قۆناغی یەکەمە قۆناغی دووەم هەڵسین کە خشتەیەکی خواردنی بۆ دانین لەگەڵ باڵۆنی گەدەی بۆ دانین بۆی نزیکەی 40 تا 50 کیلۆ دابەزێ تا وای لێت لە قۆناغە لەوانەیە مانگی مانگونیوێک بەرێ و ئێمە لە خزمەتین لە خەزخانە هەر لەژێر چاودێری خۆمانە بێڵینەوە ئەو تیمەی کە باسم کرد دوای ئەوە کە دکتۆری بەنجی ژێتە ناوتیمەکە لە ناوتیمەکەشا هەیە کەی ئەوان بڕیاریان ناکەوە
ئەتوانین بە بێوەی نەشتەرگەریەکەی بۆ بکەین. نەشتەرگەریەکە لا مشتی ئاسانترە، بەس ئەگەر بەنجەکە ڕێگر نەبێ بتوانێت بەرگەی بەنجەکە بکرێ نەشتەرگەریەکە ئاسانە و لە کاژێرێک کەمتریەوێ ئەوسا نزیکەی 100 کیلۆیە بۆ 120 کیلۆیەک بە نەشتەرگەرێکەش یەتە خوارەوە. ئەگەر پێویستی کرد لەوە زیاتر بێتە خوارەوە ئەوە هەڵەسین نەشتەرگەری جگە لە قارسەکە نەشتەرگەری قارس و بەستنەوەی گەدە بەڕیخۆڵەوەی بۆ ئەەکەین. بەڵام من حەزەکەم هیوایە بم بە کاک مستەفا ئەگەر بێت پێش نەشتەرگەرێکە باری تەندروستی گشتی، باری فشاری خوێنی، باری دەردەشەکرەی، باری ڕۆشتنی، باری ئەژنۆی ئەمانەی هێندە باشە بێ کە هێندە خۆی هان بدات کە ئەوسا نەشتەرگەرەکەی بە سەلامەتی بۆ بکرێ کاتێک بەرگەی نەشتەرگەریەکەی گرت. سپاس دەکەم دکتۆر، زۆر سپاس بۆ ئێوە. ڕێز عومەر گوڵپیک و پڕەوەبەری گشتی چاودێری و گەشە پێدانا جوواکیە لە باژارە سلێمانی ژێ ئۆفیسامەیە ڕووداوی سلێمانی گەلمت بە ڕێز زۆر سپاس کەمیوانی ئەمەی بەرپرسیاریت. ئەمە بزانم ینی ئاگاتان لە وەزعی مستەفا هەبوو. دکتۆر هیواش قسەیەکی زۆر جوانی کرد، ئەوان ئامادەن کە بە تیمێکی پزیشکی لە خزمەتی هەموو قوناغەکانی چارەسەری مستەفا بن. ئێوە وەکو بڕێوەبەراتی چاودێری کومەڵاتی سلێمانی بوو ئەو کەیسانە چیەکە؟ بەڵە بەناوی خۆی بەخشندە میێرەبان سپاس شایان خان، سڵاو لە بینەرانیش، سڵاو ڕێزیش بۆ کاک مستەفا. کاک دکتۆر هیوا زۆر جوانی ڕوون کردەوە کە کێشەی سەرەکی کاک مستەفا ماشەڵا گەنجێکی بەهیمەتە، قەڵەوی و نەخۆشی قەڵەویە کە لێ بۆتە نەخۆشی. بەڵام بە دڵنیاییەوە ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشتپێدانی کۆمەڵایەتی سلێمانی ئەو پەڕی ئامادەین هەموو ئەوەی بۆمانەکرێ لە خزمەتیابین. تەبان بێجگە کێشەی قەڵەوی و ئەوەی کە بۆتە نەخۆشی لای ئەو قەڵەویەکە کێشەی شوێنیمانەوە ئەوانەشی هەیە. ئێمە بە دڵنیاییەوە دەرگای ماڵی بە ساڵاتچوانی لەسەر بۆ خێنە سەر پشت و ئەوەشی بۆمان بکرێت لە چاودێری لە هاوکاری هاوڕێکان و هاوپیشەکانمان لەگەڵ تەندروستی پێشکەشیەکەین بۆی کاک مستەفا ژیانێکی ئاسایی بژی. زۆر سپاس دەکەم برێز عومەر. ئەو کێسانە زۆرن لە سلێمانی، ئەمە بزانم ینی کە مەسەرەن یەکێک خاوەن پێداویستی تایبەت بێ کەس نەبێ سەرپەرشتی بکە، ئاوا بێ کە پێویستی بە چارەسەری تەندروستیش بێ و هیوای هەیە کە چارەسەر ببێ جارێکی تر بگەڕێتەوە و لەو وەزعە دەربچێت کە پێڵن خاوەن پێداویستی تایبەت. ئەم پرسیارم زۆر بەدڵە شایان خان. ئێمە لە کوردستانە بەڕاستی بۆشاییەکمان هەیە بۆ کەسانەی کە پێویستیان بە چاودێری تایبەت هەیە و لە لێنەوان تەمەنی 18 ساڵ بۆ 6 ساڵ بۆ پیاوان، 18 بۆ 55 ژنان. طبعا لە هەموو کوردستانە شوێنێکمان نییە کە ئەو جۆرە کەسانە لە خۆ بگرێ و چاودێریان کە و پشتگیریان کە پشتیوانیان کە. ئێمە لە سلێمانی لە گفتوگۆی پرۆژەیەکین کە تێچۆکەشی زۆر نییە و هەموو ئەوەی کە پێویستە گەڵاڵەمان کردووە، دوو شوێنیشمان دەستنیشان کردووە بۆ ئەوەی وەکو ماڵێک بۆ ئەو کەسانە دابینی بکەین. لەگەڵ برای بەڕێزم کاک دکتۆرە ڤاڵ قسەم کردووە بۆی ئەو دوو شوێنە بکەینە شوێنێک بۆ چاودێری ئەو کەسانەی کە خێزانیان نییە چاودێریکەن یاخود بەهۆی بارودۆخێکی تایبەتەوە وەکو کاک مستەفا ڕوبەڕووی بارودۆخێکی تایبەتی قورس بوونەتەوە. ئومێدەوارم بە هاوکاری کاک دکتۆر هەڤاڵ و هاوکارەکانمان لە سلێمانی ئەو دوو شوێنە بخێنەگەڕ بۆ ژنان و بۆ پیاوان بۆی ئەوانەی چاودێری تایبەتیان ئەوێ ئێمە بتوانین ئەوەی لەسەر شانمانە خزمەتیان بکەین. و کاتێ هاتم بۆ بەرنامێژ لەگەڵ برای بەڕێز کاک دکتۆر ڕێکەوت کە لە هەمان کاتە وەزیری کاروباری کۆمەڵایەتیە بۆ وەکالەت و وەزیری تەندروستیشە قسەم کرد لەبارەی ئەم کەیسەوە. جەنابیشان ئامادەی دەربڕی ئەوەی بۆمان بکرێت لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی چاودێریەوە پێشکەشی بکەین و هیوادارم لەگەڵ دروستبوونی کابینەی تازە بە تایبەت ئەو حیزبە سیاسەکان دوای ئەوەی گەشتنە ڕێکەوتن و حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی تایبەت بۆ وەزارەتی کار تەرخانکە بۆ ئەوەی ئەو ماڵانەی چاودێری بە هەمیشەیی کراوە بن. ئێمە لە سلێمانی سێ کەیسمان لایە کە منداڵن لە تەمەنی 12 ساڵە ئۆتیزمن هێندێک نەخۆشی زۆر تایبەتیان هەیە کە چاودێری تایبەتیانەکەین بە پشتگیری خێرخوازان. طبعا ئەم ئیشە ڕۆژێک و دوان نییە بۆی هەرێمەکەمان پاک بێت لە ڕووی مافی مرۆڤەوە بە تایبەت گەنجانێکی و کاک مستەفا پێویستیان بە خێر نەبێت ئەگەرچی کاری خێری کارێکی باشە و من زۆرم پێخۆشە بە سیستەمیش بکرێ، بەڵام لە ڕاستیە وەزارەتی کار و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگە ماڵی تایبەتی هەبێت بۆ چاودێری هەموو ئەو کەسانی لە هەر تەمەنێکە
کە بەهۆی نەبوونی خێزانیا بەهۆی دۆخێکی تایبەتەوە ڕوبەڕووی بار و گوزارانێکی قورسە بنەوە ئومێدەوارم ئێمە لە 2019 لە 3-4 مانگی داهاتووە ئەو دوو ماڵە کە یەکێکیان لە سلێمانیە بۆ ژنان یەکیان لە چەمچەماڵە بۆ پیاوان بخەینە گەڕ و پێویستمان بە ئەوە نەبێت کە حاڵەتی لەم جۆرە ببینین هەمومان بەهیوای سەرکەوتن برێز عومەر گوڵپی بەڕاستی سلێمانی بە شتانە دەست پێشخەریەکە و زۆر جاریش لە پێشەوەی هەموو شوێنەکانی ترە زۆر جار ئێمەش لە بەرپرسیاریش پێویستمان بە خانوویەکی وەکو ماڵی سۆزە بێت چونکە لە هەولێر و لە دهۆک شوێنی تایبەت نییە بوو نەخۆشی دەرونی ژن کە بمێنێت زۆر سپاسیەوە ئەەکەم برێز عومەر گوڵپی بەرەبەری گشتیە چاودێری و گەشتی پێدانا جوواکی یال سلێمانیە زۆر سپاس بۆ برێز دکتۆر هیوا ئەحمەد کوپسپورە نیشتەرگەریە گشتیە ئەوان بەڵێن و سوزدایەک و ئەو وەکە تیمەکە پزیشکی دلسەر کەیسا مستەفای ئیش بکەن زۆر سپاس بۆ برێز مستەفا موافقیشکا و کەیسا مەیائیر بوو ئەف بەرپرسیاراییر